دەست پێ بکەین خوێندکارانی خۆشەویست سڵاوی خۆی گەورەتان لێبێ هەوڵ دەدەین لە پەیمانگەی سلێمانیەوە وانەکانی بیرکاری ئەوانی کە ماومانە لە بەشی پێنجەم و بەشی شەشەم بە شێوی لایف بۆتان بگوازینەوە هیوادارین کە سوودی لێ ببینن هەوڵ دەدەین ئێمەش هەر وەکو چۆن کە لە پەیمانگە ئامادە بوون بە وردی بە شێوەیەکی جوان پرسیار و بابەتەکەتان بۆ شی بکەینەوە هیوادارین کە سوودی لێ ببینن بابەتی وانەی با بڵێن بەشی پێنجەم کە باسی تاوکاری ئەکا خۆی لە چوار وانە پێکهاتووە ئێمە لەوانەی یەکەمەوە دەست پێ ئەەکەین وانەی یەکەم باسی ئەو ئەکا تاوکاری چییە لە چی پێکهاتووە و چۆن هێما ئەکرێ و یاساکانی تاوکاری کە ئیتر بناغی ئەم بەشەیە یاساکانی تاوکاری لەم بەشای بۆتان باسەکەم یاساکانی تاوکاری زۆر زۆر گرنگن چۆن ئێمە لە بەشی سێمە باسی داتاشاومان کرد یاساکانی داتاشاو کە دە یاسا بوون بەوردی باسمان کرد ئێستاش بەدواوە هەر بۆ بەشەکانی تریش هەر پێویستمان پێبێ لەبەرو بناغێکی چاکە ئەو یاسانی داتاشاو بۆ داتاشاو بۆ تاوکاریش ئەو یاسانی کە ئێستا لەم وانەیە باسی یەکەم بەڕاستی بناغێکی زۆر باشە ئەگەر بە چاکی گوێی بۆ بگرن و هەوڵ بدەن ئەو نمونانی کە من شیکاری یەکەم شیکاری بکەنەوە پاشانی ڕاهێنان ئەچینە سەر ڕاهێنان کۆمەڵێک نمونەی ورد شیکارەکەین لەگەڵ تێبینیان یەکەم شت بە بزانین تاوکاری یعنی چی تاوکاری کردارێکە پێچەوانەی داتاشاو عکسی داتاشاو کردارێکە پێچەوانەی داتاشاو ئەشتوانین بڵین ئەمە پێناسەیەکیانە پێچەوانی داتاشاو ئەشتوانین پێناسەی تریشکەین بڵین بریتێ لە کردداری دۆزینەوەی نەخشە کاتێک کە لاری نەخشەکەمان هەبێ لاری نەخشە یعنی چی؟ یعنی داتاشاوایە ئەگەر داتاشاومان هەبێ و داتاشاومان لەبەر دەستا بێ مانێ نەخشەکە بدۆزینەوە بە چی ئەدۆزینەوە بە تاوکاری کەواتە تاوکاری کردارێکە گەڕانەوەیە بۆ نەخشە بنەڕەتێکە یعنی هێماکەشی بەم شێوە هێما دەکرێت بەم شێوەیە هێما دەکرێت ئەم وەکو ئێسێک وایە خەتێکە لەسەرەوە بۆ خوارەوە تاوکاریە هەمیشە لە بەردەمی تاوکاری بێ نەخشەیەکمان هەبێ دوای نەخشەکەش دیەکسێکیشمان هەیە ئەو دیەکسا بێ بنووسێت کەواتە هێمای تاوکاری ئەم هێمایەکە وەکو ئێسێک وایە لەسەرەوە بۆ خوارەوە تاوکاریش بۆ نەخشە بەکاردێ وەکو ئامانج وەکو داتاشاو بەم شێوازە ئەنووسرێت ئەمە هێماکەی تاوکاری کەواتە تاوکاری ئێستا بەپی پێناسەکە بێ نەخشەی بنەڕەتمانەیەتێ ئەگەر ئێفی کەپیتال ئەمە پێ بوتێ نەخشەی بنەڕەت ئەگەر بمانێ نەخشەی بنەڕەت دۆزینەوە ئەکاتە تاوکاری بۆ هەر نەخشەیەکە درابێت ئەو نەخشەیە تەمان لێرە لاریەگرێتەوە هەز کاتە نەخشەیەک داتاشاومان هەبێ لاریەکەیمان هەبێ بەم تاوکاریە نەخشە بنەڕەتەکەمان دەست ئەکەوێتەوە اینجا کاتێک کە تاوکاریش وەرەگرین هەموو کاتێک کە تاوکاری وەرەگەن بێت لە کۆتایی تاوکاریەکە بنووسین زایدەن سی ئەو سیە پێ ئەوترێ نەگۆڕی تاوکاری ئەم سیە لە چیەوە هاتووە کاتێک کە ئێمە بۆ نمونە نەخشەیەکمان هەیە ئێکس دوو جا زایدەن یەک ئەمە نەخشەیەکە نەخشەیەکی تر ئێکس دوو جا زایدەن دوو ئێکس دوو جا زایدەن سێ چوار پێنج هەر چەندێ بێ ئەمانە داتاشاوەکانیان چیەکە داتاشاوەکانیان هەمویان بریتینیە لە دوو یەکس خۆزانن ئەو یەکە ئەو پێنجە ئەو دووە داتاشاوەکەی سفرەکە ئێستا ئێمە کاڵین تاوکاری کردداری پێچەوانەیە واتە لێرەوە ئەڕۆینەوە بۆ ئەوێ کاتە تاوکاری ئین بە دوو یەکس چیمان دەستەکەیە بە پێی یاساکان ئێکس دووجامان دەستەکەی وایە ئێستا یاساکان باسەکەم تاوکاری بەم بە دوو یەکس هەموو ئێکس دووجاکانمان دەستەکەوێتەوە بەڵام خۆم لەبەر دەستا نییە نازانم یەکی لەگەڵا بوو دوی لەگەڵا بووە سێی لەگەڵا بووە پێنجی لەگەڵا بووە لەبەرەوە کاتێک کە تاوکاری ماوەرگەرە بێت لە کۆتایی تاواکارە بڵێن زایدەن سی چییە هێمایە بۆ ئەو ژمارەی کە لە ناو نەخشەکەی هەبوو داتاشاوەکەی سفری کردووە ئەمەش ئەو ئەنجا ئێستا با بچینە
سەر یاساکانی داداشاو. طبعا تاواکاری دوو جۆر تاواکاریشمان هەیە، تاواکاری بێسنوورمان هەیە، تاواکاری سنوورداریشمان هەیە. جارێ لەوانی یەکەمە تاواکاری بێسنوور ئەخوێنین، یاساکانی تاواکاری بێسنوور. ئەویش لە دە یاسایە کورتمان کردوێتەوە، ئەوانی کە پێویستمان پێێتی ئێستا دە یاسایە. یەکەم یاسا سەریکەن ئەڵێ تاواکاری دیەکس بەس. ئەین تەمان لەیا چەند هەیە؟ یەکەیە. ئەمە ئەکاتە چی؟ ئەکاتە ئێکس کۆ ئەو سی کە باسم کردنە گۆڕەکە. ئەمە یاسای یەکەمە، تاواکاری بۆ دی ئێکس یەکە ئێکس زایدەن سی. ئەگەر گۆڕاوەکەمان ئێکس بوو ئێکسەکە، ئەگەر گۆڕاوەکەمان بۆ نمونە تی بوو تاواکاری دیتی چیەکە؟ چۆن تاواکاری دی ئێکس ئێکسەکە؟ تاواکاری دیتیش چیەکە؟ تی زایدەن سی. ئەی تاواکاری دی وای ئەکاتە وای زایدەن سی. ئەمە یەکەم یاسا و شتێکی ئاسانە. یاسای دووەم، یاساکانیش ناکوژێنمەوە هەمووی لێرە لەبەر چاومان بێ. دووەمیان ئەڵێ ئەگەر لە جیاتی ئەو یەکە ژمارەیەکی تر هەبوو، دوو سێ نەگۆڕێکە بۆکو کەی، ئەو کەیە چیە لەوێ؟ ژمارەیە نەگۆڕە. کەی ژمارەیەکی نەگۆڕە، وەکو وایە بڵێن تاواکاری یەک دی ئێکس دوو دی ئێکس ئاوە. لەم کاتەیە کەیەکە ئەنووسرێتەوە تاواکاری ئەدرێ بە دی ئێکس. تاواکاری دی ئێکس وتمان چیەکە؟ ئێکس کۆ سی. کاتە تاواکاری ژمارەیەک دی ئێکس ئەکاتە ژمارەکە ئێکس. با ئێستا لەسەر ئەمە نمونەیەک وەربگرین. تاواکاری بۆ نمونە 5 دی ئێکس چیەکە؟ یەکسەر 5 ئێکس کۆ سی. لەگەڵ داتاشاو لێمان تێکەڵ نەبێ بڵێن داتاشاوی 5 سفرەکە وانە بڵێن تاواکارێکیش سفرەکە، تاواکاری بە ئێکسێکی لەگەڵا بێ. عەکسیشی کەرەوە ئێماڵێن ئەگەر ئەم بەر داتاشاوی وەرگین ئەو بەرەکاتەوە، داتاشاوی 5ەکە چەندەکە؟ 5ەکە و تاوا. بەڵام لەسەر وەکو تێبینیەک لەسەر تاواکاری سفر بە ئەوە قسەیە بکەین دوایی. ئەمە تێبینیەکە کە ئەمە ساڵێک لە بەکلۆری هاتبووە، وتبووی تاواکاری سفر دی ئێکس ئەکاتە چی؟ ئەمە یکەم بە هەڵبژاردن. ئایا ئەکاتە سی ئەکاتە ئێکس زایدەن سی لەگەڵ هیچ کام لەوانەشمان هەیە یان ئەگەر ئەم هەڵبژاردنە لابەرین قەیناکە هەر ئەم دوانە کامیانە بێت دیارە سیەکە بێت وانە، چونکە داتاشاوی سی ئەکاتە سفر، بۆیە تاواکاری سفر دی ئێکس ئەکاتە چی؟ ئەکاتە سی. تەبان لێکی لە وەڵامەکانە سفریشی نووسی بوو دوایی نووسی بووی هیچ کام لەوانە، هیچ کام لەمانە. کامەی وەڵامی ڕاست؟ کامە وەڵامی ڕاستە؟ سیە، چونکە بۆچی لێرە لە ڕێی داتاشاوە کۆی زین داتاشاوی کامیان سفرەکە سی. سفریش هەر سفرە، بەڵام لێرە ئەم سفرە شتێکی تر بوو، یعنی وابزانم ئێکستوان دوو بوو شتێکی ئاوا نووسرا بوو. کامیان ڕاستە؟ سیەکە ڕاستە. ئەگەر ئەمە لێرە ژمارە بێ بۆ نمونە دوو بێ یان سێ بێ یان چوار بێ ئەوەش بە دڵنیایی هەر ڕاستە، چونکە سی هەر ژمارەیەکە، هەر ژمارەیە بێ ئەبێت. ئێستا با بچین بۆ یاسای سێهەم. یاسای سێم کە زۆر زۆر بەکاردێ ئەگەر ئێکسێک توانی هەبێ، ئێکس توانی ئێن، ئێکس توان ئێن خۆزان یانی چی؟ ئێکس توان ئێن یعنی ئێکس توان دوو، ئێکس توان سێ، چوار، پێنج، هەست توانێکی هەبێت. باشە ئەو کاتە خۆتان ئەزان ئەبێ تاواکاری خەتێک بکێشین، خەتێک بکێشین، ئەو توانە لە بری ئەوەی لی دەرکەین وەکو داتاشاو بۆی زیادەکەین ئێن زائیدەن یەک و لەسەر هەمان توان ئێن زائیدەن یەک زایدەن چی؟ سیەکەش لە کۆتاییە نووسن. تێگەن لەمە چۆنە؟ ئەگەر ئێکسێک توانی هەبوو توانەکە زائیدەن یەکەکەین، بۆ نمونە سێ بێ بە چەند؟ بە چوار، پێنج بێ بە شەش، حەو بێ بە هەشت، بەو شێوازە و توانەکە چەندی کرد لە ژێر خۆیان ئەینووسین. ئەم یاسایە زۆر زۆر بەکاردێت. لەسەر ئەم یاسایە ئێستا کۆمەڵێک تێبینی گرنگ حلەکەین. یەکێک لەو نمونانە تاواکاری ئێکس توان پێنجە.
تاوکاری x توان 5 پێنجەکەیەکی بۆ زیادکەین چەنەکە خەتێکە کێشینە ببێ x توان 6 لەسەر 6 زایدەن c ئەمە ئەگەر x توان 5 بێ ئەی ئەگەر ئەو توانە سالب بۆ سالب 5 بێ ئەکاتە چی سالب 5 زایدەن 1 ئەکاتە سالب 4 لەسەر سالب 4 و زایدەن c یعنی توانەکە چەنی کرد لەژێر خۆشیای نووسی بەڵام دواتر ئەمە ساداکەی باشترە بۆ نم سال بەتوان بینتە پێشەوە x توان سالب 4 بینتەوە خوارەوە ئەوانە دواتر باسێکین باشە ئەی ئەگەر ئەم x توانەکەی کرد بێ بۆ نمونە 1 لەسەر 5 ئێتر تۆ ئەو توانە ئەگەر ملیۆنێکیش بێت 1000 بێ 100 بێ هەر ژمارە بێ تۆ بێ زایدەن یەکیکەی 1 لەسەر 5 زایدەن 1 ئەکاتە 6 لەسەر 5 ئەم ڕێگە خێرایە ئێمە هەموو کاتێک ئەبێ بڵێن زایدەن 1 وایە لە داتاشای شاوامان کردو لە جاتی یەکە بڵێن چەند لەسەر چەند 5 لەسەر 5 ئەو کاتە سەرە کۆکەرەوە ئەکاتە 6 لەسەر 5 دەستان لەسەرمە ڕاهاتوە چکە ئەوە لە داتاشایشا زۆر باس کراوە کەواتە توانەکە کردێ 6 لەسەر 5 لەسەر چەند 6 لەسەر 5 زایدەن c دوایی تەمان تۆزێک ئەبێ سادەیکەین ئەم 6 لەسەر 5 ئەگەر کەرتێک لە ژێر کەرتا بوو هەڵاگەڕێتەوە ئەم 6 لەسەر 5 بێ بچەند 5 لەسەر 6 دوایی ئەوش ئەتوانین بیکەینەوە بەڕێک خۆ تێگەنەوە کەواتە ئەمە هەموو ئەمانە ئەوە دەرەخەن کە ئەگەر توانەکە هەرچەنە بێ ئەبێ کۆی یەکی بکەین توانەکە چەندی کرد لە ژێرەداین بەڵام بە تۆزێک ورتریکەینەوە بۆ نمونە با ڕەجی تێ بکەی یا کەرتی تێ بکەیە بۆ نمونە x توان 3 لەژێر ڕەجی 4 ئەمانە لە داتاشایشە یەکسەر نەمانتوانین داتاشای وەرگرین وایە پێویستی بە چاکردنە بۆ یەکەم شت چاچیکە ئەبێ بە x بە توانی چەند 3 لەسەر 4 ئەمە پێی ئەوتێ ڕێک خستن ئەوانەی کە ڕەجیان تیابێ یان کەرتیان تیابێ ڕێخستنی پێویستە خۆزان ئەوە لە داتاشا باسمان کردو توانی سەر ئێکسەکە دابەشی ڕابەرەکە x توان 3 لەسەر 4 دوایی کاتێک کە تاواکاری وەرەگەم هێشتا تاواکاریەکەی مان وەرنەگرتووە کە تاواکاری وەرەگرین خەتێ بکێشە ئاوا هەموو کاتێ ئەم توانە زائیدەن یەکەکەین 3 لەسەر 4 زائید 4 لەسەر 4 x بە توانی 7 لەسەر 4 چەنی کرد لەژێر خۆشیە ئەنووسین زایدەن c ئەمە چی بوو ئەمە تاواکاری بوو کە وەرمانگرت ئێستا خۆ نابێ ئاوا بەجێ بێڵڕێ چکە لە ئەسڵا لەژێر ڕێگا بووە بۆیە بێ وەکو خۆی لێ بکەینەوە بۆیە وەڵامەکە چی لێت وتمان 7 لەسەر 4 بێ بەچەند 4 لەسەر 7 ئەمە 4 لەسەر 7 ئەو x توان 7 لەسەر 4ش مادەم سالب نییە ناهێن نەژێرەوە هەر لە شوێنی خۆیە ئەڵێن x ڕەجێک بنووسە 7 لەسەر 4 ئەوەی سەرەوە توانە ئەوەی ژێرەوە ڕابەری ڕەگەکەیە کەواتە 7ەکە بۆ چۆ بۆی x 4ەکەش بۆ ڕابەری ڕەگەکە زایدەن c کەواتە ئەوانەی کە ڕەگیان تیابێ ئەبێ ئەم سێ خطوەیە بەکاربێنین ئەمە پێوترە سادەکردن هەرچی تاواکاری ڕەگی تێکە و کەتی تێکە و ئەبێ یەکەم جار ڕێکی خەین دوای تاواکاری وەرگرە دوای سادێک باشە لەسەر ئەمە نمونەی تریش حلەکەین چونکە ئەم یاسایە زۆر پێویستمان پێ بێ سەری ئەم نمونێ بکەن تاواکاری 1 لەسەر x ڕەجی x dx لە ناو مەزەمەکەش تا ناوەبزانم تایەتی لە ڕاینانی شاوەبزانم تایەتی ئەمە خۆتان نەزانن کە ڕەجی تایە و کەرتی تایە ئەبێ یەکەم شت ڕێخستنی بۆ بکەین چاکردنی بۆ بکەین سەری ئەم چاکردنە بە شێوەیەکی خێرا ئەم ئێکسا ئەگەر بچێتە ناو ڕەگەکەوە ئەبێ بە x دووجا وانە کە زەربی یەکسەکەی شکە لە ناو ڕەکە ئەبێ بە x سێجا لەژێر ڕەگا x سێجا لەژێر ڕەگا باشە x سێجا لەژێر ڕەگا ئەویش بیکە بە توانە کاتە چی x توان 3 لەسەر 2 وانە 3 لەسەر 2 ئەمە x سێجا بێ و لەژێر ڕەگا ئەبێ تواندا بەشی ڕابەرکەین یعنی x توان چەنەکە 3 لەسەر 2 ئەمە لەژێرەوە ئێگە چۆ سەرەوە 1 سالبی بۆ دانێتەوە تێگەن لەوە هەموو
ئەمە ئەچێتە ناو ڕەکە بە ئێکس دوو جا زەربی یەکسیکە ئێکس سێجا لەژێر ڕەگا ڕەکە لا بابێ بە سێ لەسەر دوو بی بەدەسەر و سالبێکی بدە ئەمە چی پێوترێ ڕێک خستن. دوجار بابین بۆ تاوکاریەکەی تاوکاریەکەی خۆتان ئەزانن کە ئەو توانە ئەبێ زایدەن چەند بکرێ زائیدەن یەک سالب سێ لەسەر دوو زائید دوو لەسەر دوو ئەکاتە چەند ئەکاتە سالب سێ لەسەر دوو زائید دوو لەسەر دوو ئەکاتە سالب یەک لەسەر دوو توانەکە چەندی کرد لە ژێری شۆدانین زایدەن چی سی تا ئەمە ئەو ئێستا پێویستی بە چاکردنە سادەکردن. سادەکردنەکە چۆناییە وتمان هەر کەرتێک لە ژێرەوە بوو چی لێت هەڵەگەڕێتەوە ئەمە بەخۆی سالبەکەیەوە ها ئەو سالبێک لەسەر دوو بە چەند سالب دوو ئەمەش توانەکەی سالبە هێتە ژێرکەتەوە بێت یەک لەسەر ئێکس بەتوانی یەک لەسەر دوو سیەکەش لەو لاوەدانێ تا ئەم توانە سالبە بۆی هاتە ژێرەوە وتمان ئەگە سالب نەبوو هەر لەسەرەوە بێ ئەمەش هەڵگەڕاوەتەوە بەخۆی و سالبەکەەوە دوایی سەرە زەربی سەریکە و ژێرە زەربی ژێریکە ئەنجامی کۆتایی سالب دوو کەڕەت یەک سالب دوو ئەو ئەکسۆنێک لەسەر دوۆژ ئەکەینەوە بە ڕەگ زایدەن سی ئەوە سادە کەواتە هەر ئێکسێک لە ژێر ڕەگابێ پێویستی بەم هەنگاوانەیە ئەمە تۆزە گوردەکارێکی تایە پێویست ئەکا خۆشت ئەوە دوای من خەریکبی لەگەڵەیە یەکەم شت ڕێکی خەچاکی کە باڕەکە نەمێنێت دووەم شت تاوکاریکی وەرگە سێم شت سادەی ئەکەین ئەمە لەسەر یاسای سێم تێگەشتن کەواتە لە تاوکاریە هەر ئێکسێک توانەکەی هەرچەنێ بوو ئەبێ زایدەن یەک بکرێواتە کۆیەک با بچین بۆ یاسای چوارەم یاسای چوارەم تقریبا دووبارێ وەکو یاسای دووەمە یاسای مەلزەمەکەشتان بکەن لەگەڵ نەخشەیەکە کەیمان هەیە کەی خێربێت باشی ئەگەر کەیەکمان هەبوو ئەو کەیە ئەتوانین هەر داینێنێ وەکو خۆی بڵین کەی تاوکاریەکە بن بە فێکس دیەکس وایە کەواتە ئەم کە یعنی ژمارەی نەگۆڕ لە هەر شوێنێکە کەیمان بینی ژمارەمان بینی چوار حەوتە داینێرەوە دەستکاری مەکە با لەسەر ئەمە نمونەیەک حەل بکەین لەسەر یاسای چوارەم ئەڵێ تاوکاری بۆ نمونە شەش ئێکس بەتوانی 5 دیەکس ئەو شەشە هەر ژمارێکمان بینی لە تاوکاریە لە داتاشای شابزام هەروە بوو دامانە نایەوە کەواتە ئەو شەشە دەستکاری مەکە ئەوە شەشمان دەستکاری نەکرد ئەم ئێکستوان 5 ئەم یاسای بۆ بەکارێنین یاسای سێهەم پێنجەکەیەکی بۆ زیادکەین شەش یەکسەر خەتی ئاوا بکێشە ئێکس بەتوانی 6 لەسەر 6 زایدەنس تا ئەو کاتەی تر 6 و 6 کوورکەرەوە چەندەمێنێتەوە ئێکستوان 6 ئەمێنێت کەواتە هەر ژمارێک لە بەردەم ئێکسا بوو لە بەردەم هەر نەخشەیەکا بوو ئەو ژمارەیە دەستکاری مەکە دوجار لەگەڵ تاوکارێکە کورتە بێت یا کورت نابێتەوە ئەو کێشەیەک نییە ئەوە دوایی بە پێی پرسیارەکەن بەڵام وەکو پاسادانێکیش هەموو تاوکارێک پاسادانی هەیە پاسادان چییە؟ پاسادان ئەڵێ ئەنجامی تاوکارێکە بێنە داتاشاوی وەرگێ ئەمە ناڵێم دوو کردارە عەکسیەکن چۆن لێکدان و دابەشکردن عەکسیەکن تاوکاری و داتاشاویش عەکسیەکن ئەم ئێکستوان شەشهادی داتاشاوین بۆ وەربگرن 6 ئێکستوان ڕێگەی سەرەوە کاتەوە سیەکەش نەگۆڕەویش سفرەکە و نامێنێ کەواتە ئەگەر نمونەیەکی وامان هەبوو ئێستا نمونەیەکی تر وەربگرین کە ڕەگ یا کرد ئەو شتانی تیابێ بۆ نمونە پای ڕەگی یەکس پای ڕەگی یەکس پای چەنە؟ پای 3.4 ژمارەیەکی نەگۆڕە کەواتە دەستکاری پای مەکە لێیە ئەو ڕەگە مادەم ڕەگی تێکەوە ئیتتمان ئەوەی ڕەگی تێ بکەوێ ئەوەی کەتی تێ بکەوێ ئەبێ چاچیکەین ڕێکی خەین ئەمە بێ ئێکستوان چەند؟ یەک لەسەر دوو خۆزانن توانی یەکسەکە و ڕابەرەکە دابەشکە ئەمە جارێ بەس ڕەکەمە کرد بەتۆن وایە ئەنجا پایەکە وتمان داینێ و دەستکاری مەکە ئەم ئێکسا کە توانی یەک لەسەر دووە یەک لەسەر دوو زایدەن یەکی کەین چەنەکە؟ سێ لەسەر دوو کاتە خەتێک پێشا بێتە ئێکستوان چەند؟ سێ لەسەر دوو لەسەر چەند؟ لەسەر سێ لەسەر دوو لەو لاشەوە زایدەن سیەک بنووسەوە
تۆزێک چاچیکەین ئەمە چاکرد نەوێت ئەم سێ لەسەر دوێ بێ بە چەند 2 لەسەر 3 پایەکەش لە پێشەوەیە لە دووادانی کێشەیە نییە زەربە ئەویش ئەجا ئەکسەکە ئامێنێت و ئەکسەکە توانەکەی سال بە بێنمە خوارەوە نەخێر سالم نیە لە شوێنی خوابی کەرەوە بەڕەگ سێکە بۆ چۆ بۆ ئەکسەکە و دووەکەش بۆ ڕابەرەکە و تا ڕابەرەکە نووسری ئاساییە تا ئەوەش ئەگەر ژمارەیەکی نەگۆڕ لەگەڵ ئەوەیە بوو نمونەیەکی تریشتان بەمێ تۆزێک ئەمان ورتر بێ بۆ ئەوەی کە جوانتر تێبگەلێ تاوکاری 8 لەسەر ڕەگی 4 یەکس سەیری ئەم نمونەیە بکەن نمونەکە نەگەر لە مەزەمەکەشانە بەس لەم شێوازانە هەمووی لە ناو کتێبەکەتە هەیە و لە مەزەمەکەتە هەیە یەکەم شت تۆ سەیری هەشتەکە بکەن هەشتەکە ژمارەی نەگۆڕەوە ئەتوان هەر لە دەروی تاوکاری داین یعنی میمۆی هەشتەکە دەستکاری مەکە بە هیچ شێوەیەک ئەمە هەشت ئەتوانین هەر لە دەروی تاوکاریش داینین ئەو ڕەگی 4 بێ بە ئەکستوان چەند 1 لەسەر 4 ئەی ببێنە سەرەوە سالب کاتەوە بوو بە سالب 1 لەسەر 4 ئەمە چی پێوترێ ڕێک خستن چکۆکو پێم وتی ئەمانە ئەبێ ڕێک بخرێن ناتوانین یەکسەر تاوکاریان وەرگرین دوای ئەوە ئەو ئەکستوان سالب 1 لەسەر 4 کۆی 1 بکە یعنی کۆی 4 لەسەر 4 کە ئەبێ بە چەند ئەکستوان 3 لەسەر 4 ئەمە هەشتەکەم دانایەوە ئیتر هێما کە تاوکاری وەرەگری وەکو ئامانج ئەبێ ئەم هێمایە و ئەو دیەکسا ئەو دوو هێمایە لابرین کاتێک کە تاوکاری وەرەگری هێماکە و دیەکسەکە بالاچێ ئەمە بێ بە ئەکستوان چەند وتمان سالب 1 لەسەر 4 کۆ 4 لەسەر 4 ئەبێتە 3 لەسەر 4 لەسەر چەند 3 لەسەر 4 زایدەس ئەوە تاوکارێکی بوو اینجا خۆ نابێ ئابەجێ بێڵن وەنیە ئەبێ سادەیکەین سادەکردنەکەی چۆنە ئەم 3 لەسەر 4 بیکەین بە لێکدا چی لێت هەڵەگەڕێتەوە 8 زەربی 4 لەسەر 3 لەسەر 4 بە 4 لەسەر 3 ئەوی ژوتمان توانەکەی سالب نیە هەتا بینەژێرەوە هەر لە شوێنی خۆیان بیکەرەوە بەڕەگ ئێکس بەتوانی چەند 3 لەژێر ڕابەری ڕاکە چەنە 4 ئەو کاتە 8 زەربی 4شیکەین چەنەکە ئەکاتە 32 لەسەر 3 ئێکس بەتوانی 3 لەژێر ڕەگی 4 جایە زایدەن سی ئەوە نمونەیەکی ورد ئەگەر جوان دیقەت بەن جارێکی تر ئێڵێمە بۆی کە ئەم شتانە تۆزە گوردەکارێکە دوسێ جا لە ماڵە خەوڵ بە لەگەڵە بە جوانی فێرەبی یەکەم شت خۆت لە ڕەگەکە ڕزگارکە ئێکس بەتوان دابەشی ڕابەر 1 لەسەر 4 چوە سەرۆ سالب ئەو سالب 1 لەسەر 4 زایدەن 4 لەسەر 4 بکەین ئەبێ بە 3 لەسەر 4 لەسەر 3 لەسەر 4 3 لەسەر 4ەکەی ژێرە بوو بە 4 لەسەر 3 هەڵگەڕایەوە ئەویش سێکە بۆ ئەکسەکە و 4ەکە بۆ ڕابەرەکە ئێتە دوای 8 کەڵە 4 32کە ئەویش وە کوڕەکە و خۆی دانێ بۆ پاسادانی وەکو پێم وتنە بێت چی بکەین بۆ پاسادان ئەم وەڵامە بێنە داتا شاوی وەربگرا هەموو کاتی ئەگە تۆ خۆ لە ماڵەوە سعید کرد تاوکارێکت وەرگشتێکت دەستکە و ئەو وەڵامە بێنە داتا شاوی وەرگە داتا شاوی وەرگە بێ ئەوە دەرچ داتا شاوی ئێرە ئێراکە ئەگەر ئەوەی نەکرد یعنی دیارە لە شوێنەکە هەڵەت کردو ئەمە یاسای چوارەم بوو با بچین بۆ یاساکانی تر یاسای پێنجەمیش هەر زۆر گرنگە بەکاردێت لە شیکاری پرسیارەکانە زۆر بەکاردێت پێنجەم پێوترێت تەواوکاری سەرجەم و جیاوازی تەواوکاری سەرجەم و جیاوازی سەرجەم و جیاوازی خۆزان یعنی چی یعنی کۆ لەگەڵ کەمە هەبێت لە نێوان چەند نەخشەیەکە تەواوکاری سەرجەم و جیاوازی چەند نەخشەیەک بۆ یعنی تەواوکاری f(x) زائد یا ناقص g(x) زائد ناقص چەند نەخشەیەکی تریش کەواتە ئەگەر کۆمەڵێ نەخشە بەڵام هێمای چی هەبێ لە نێوانیانە کۆ یا کەم نەک لێکدان وریابن ئەبێ یا زائد هەبێ یا ناقص هەبێ ئەو کاتە تەواوکارێکە وەکو ئامانج بەشیکە بەسەر هەمیانە تەواوکاری بۆ f(x) dx زائد و زایدداری ناقص بوو ناقص تەواوکاری بۆ gx dx و بۆ شێوازە کەواتە ئەگەر کۆمەڵێ نەخشە زاید و ناقص هەبوو
تاوکاری بەبە هەموو ڕادەکان. لەسەر ئەمە چەند نمونەیەک ئەتوان سەری مەزەمەکەشتان بکەن. یەکێک لەو نمونانە تاوکاری 3x دووجا ناقص 6x ناقص 5. جارە با لە نمونەیەکی سادەوە دەست پێ بکەین. ئەمە لە چەند نەخشە یا لە چەند ڕادە پێکهاتووە؟ 3 ڕادە. چی هەیە لە نێوانیانە؟ ناقص بە زاید مشکلەی نییە، یا ناقص یا زاید. کە تاوکاری وەرەگرین هەر یەکە لە شوێنی خۆیان تاوکاری بەبەوە، تاوکاری بۆەوە، تاوکاری بۆ. ئەوە یەکەمیان تاوکاری 3x دووجا. ئێستا باسم کرد سێکە دانین x دووجا ژەبێ بەچی؟ x سێجا لەسەر سێ، کەواتە ئەمە کاتە 3x سێجا لەسەر سێ. دوجاریش سێکانی دەتوانین کورتکەینەوە. ئەمەی تریان شەشەکە دیسان دانێ وتمان نەگۆڕە، ئێکسەکە توانی چەندە لەویا؟ یەکە کە یەکی بۆ زیادکەیە بێ بە چەند؟ 2. x بەتوانی 2 لەسەر 2 زایدەن. ئەگەر تاوکاری بن بە 5 ئەکاتە 5x یەک جار سێ نووسرێ. لە هەموو پرسیارەکە یەک جار لە کۆتایی زایدەن سی. ئەو جا ئەگەر کورتیشی کەینەوە 3 لەگەڵ 3 بڕۆ، 2 لەگەڵ 6 کورت کەرەوە چەندەکە؟ 3x دووجا زایدەن 5x کۆسی. ئەوە تاوکارێکێتی. تاوکاری تەمان زۆر ئاسانە، چونکە تۆ لە داتاشاوە زۆربەی زۆری جوڵۆ حەرەکان فێر بوویتە. تاوکاریکەش ئاوایە. ئەمێنێتەوە سەر پاسادانێکیش بە هەر بکەین بۆ دڵنیابوونی خۆمان کێڵێ ئەم تاوکاریمان ڕاستە. هێن وەڵامەکە ئەهێنین چی وەرەگرین؟ داتاشاو. کەواتە x سێجا ناقص 3x دووجا زایدەن 5x کۆسی لە مەزەمەکەشتانە ئاوا خستومەتە کەوانەیەکە و فەتحەیەکە بۆدانە. یعنی چیەوە؟ یعنی داتاشاوی ئەم بڕێە دێڵە داتاشاوی وەرگری. x سێجا چەندەکە؟ 3x دووجا. ئەمەیان 2 کەڕە 3 6x، ئێوەیان 5. ئەی سیەکە سفر و نامێنێ. ئایا بەردەمی تاوکارێکە وایە؟ بەوای ئەزانی کە ڕاستمان هەر کرد. ئەنجا لەسەر تاوکاری سەرجەم و جیاوازی چەند نمونەیەکی تر حل بکەین. یەکێک لەوانە ئەگەر لێکدانمان هەبوو، ئەگەر سەیری تێبینەکان بکەن لە خواری خوارەوە، یەکەم تێبینی ئەڵێ تاوکاری کرد و لێکدانی دوو نەخشەمان نییە. بە لێرە شابینووسن تاوکاری بۆ کرد بۆ لێکدان نیمانە. مەبەستم ئەوەیە کە ئەڵێن تاوکاری کرد و لێکدان نییە، مەبەستمان ئەوەیە لەگەڵ داتاشاو جیایکێتەوە. لە داتاشاوە بۆ کرد هەمان بووە، لە کردتامان و ژێرە کەڕەتی داتاشایی سەر ناقص سەر داتاشایی ژێرە، یا لێکدانە یەکەم داتاشایی دووەمدا. ئەوانە لە تاوکاریە نییە. ئەبێ ئیلا ئەگەر کرد بوو کردەکە نەمێنێ، ئەگەر لێکدانیش بوو لێکدانەکە نەمێنێ. باجارێ نمونەیەک لەسەر لێکدانەکە وەربگرین. تاوکاری 3x دووجا ناقص x 2x کۆ 5 لە مەلزەمەکەشتانە لەم نمونەی تێدایە. سەیری ئێمە بکەن. دوو کەوانەمان هەیە. ئایا توانم تاوکاری بمبەوە و تاوکاریش بمبەوە؟ ئەوە شتیوانی لە تاوکاریە بێ ئیلا ئەم کەوانانە بکەینەوە. کردنەوەی کەوانش خۆتان نەزانی. یەکەم زەربی هەردووکیان، دووەمیش زەربی هەردووکیان. 3x دووجا زەربی 2x 6x سێجا. 3x دووجا کەڕەت 5 3 5 15x دووجا. سالب x کەڕە 2x سالب 2x دووجا. سالب x کەڕە 5 سالب 5x dxەکە دانێرەوە. ئەزانم چیم کردووە؟ کەوانەکانم کردەوە. ئەگەر پێش تاوکاریەکە 15x دووجا 2x جای لێ دەرکەین باشتر نییە؟ ئەکاتە چەند؟ ئەکاتە 13x دووجا. خۆزان یعنی کاتە ئەگەر دوو کەوانە هاتە ڕێگەت هەوڵ بە جارێک کەوانەکان بکەیتەوە. هەچی سادەکردنە بیکە و ئەوانە ئینجا وەرە بۆ تاوکاری. تاوکاری ڕادەی یەکەم 6x سێجا. شەشەکە دانێ و x سێجا بێ بە چەند؟ x چوارجا لەسەر 4. ئەوە تاوکاری ئێرە. تاوکاری دووەمیان ئێرە. سیانزەکە نەگۆڕە کەیەکەیە دانێرەوە، x دووجا بێ بەچی؟ x سێجا لەسەر 3 ناقص. ئەی ئەمەی تریان پێنجەکە دانێ، ئێکسەکە بێ بە چەند؟ x دووجا لەسەر 2 کۆ سی لە دوای دو.
ئەگە کورتکردنەوەیەک هەیە بی کە ئێستا بۆ نمونە ئەم 4 و 6 بەسەر 2 2 بەسەر 2 3 ئەبە زانە کورد نابنەوە کە خۆیان دانێت و تەواو. کەواتە ئەم فکرێ ماوەرگرت ئەگەر دوو کەوانە لێکدان هەبوو لە نێوانیانە ئەبێ ئیلا کەوانەکان بکەینەوە وەکو داتاشاو نییە یەکەم داتاشای دووەم داتاشاوی یەکەم ئەوە لە تاواوکاریە نییە. ئەمە تاواوکاری ئەگەر لێکدان بوو ئەی ئەگەر کەرتیشمان هەبوو سەری ئەم کەرتە بکەن تاواوکاری ئێکس سێجا ناقز ئێکس دووجا زایدەن یەک لەسەر ئێکس دووجا. ئەمە کەرتە وایە تاواوکاری کردمان نییە بڵین تاواوکارێک بۆ سەرەوە تاواوکارێک بۆ خوارەوە یا لە خۆمان یاسا دروستکەینەوە نیە ببین بە ئەینشتاین ئەوە شتی وان نابێت لەبەرەوە ئەبێت چی بکەین ئەبێ ئەم کەرتە نەمێنێ. چۆن کەرتە نامێنێت لە داتاشایش تقریبا ئەممان کردووە چکە بۆ داتاشایش هەوڵ بدەین لە کەرت خۆ ڕزگارکی باشترە یاسای کەرت چکە هەنگاوی زۆرترەوێ کورتکردنەوەی زۆرەوێ بۆیە ئەم ئێکس دووجای ژێرەوە ئەبەینە سەرەوە ئەبێ بەچی ئێکستوان سالب دوو دوایی زەربی ڕادە بە ڕادەی ناو کەوانەکەی سەرەوەیەکەین. کەواتە ئەمەش زۆر شتی وا هێتە ڕێگەت ئەگەر کەرتێک هاتە ڕێگەت ئەگەر بەس بە شەرتێ لەژێر کەرتەکە یەک ڕادەمان هەبێ ئێکس دووجا و ئێکسێک توانی هەبێ. ئەگەر وتی زائیدەن یەک یا زای شتێکی تر ئەوە نابێتە سەرواگەدار بێت. مادەم یەک ڕادەیە با ببینە سەرەوە ئێکس سێجا ناقز ئێکس دووجا زایدەن یەک کە ڕەتی ئێکس بەتوانی چەند سالب دوو تا ئەوە ئێکستوان دووەکەمان بردەسەرەوە. ئێستا عینەن ئەمەی ئێرە زەربی ڕادە بە ڕادەی ناو کەوانەکەی بکە. ئەگەر زەربی ئێکس سێجایکەین لە کاتی لێکدان ئەم توانانە کۆکرێتەوە سێ سالب دوو چەند ئەمێنێتەوە یەک وایە. ئەگەر زەربی ئێکس دووجایکەین ئەبێ بە ئێکس بەتوانی سفر ئێکستوان سفر چەندەکە وایە ئێکستوانی سفر یەکە. ئەگەر زەربی یەککەین خۆی ئەکاتەوە ئەکاتە زایدەن ئێکس بەتوانی سالب دوو. ئێستا وەکۆڵێ ڕێگەکە تەخت بووە هیچ کێشێکی تا نەماوە دانە بە دانەبا تاواوکاری وەربگرین. ئێکس بەتوانی یەک یەکی بۆ زیادکەین چەندەکە ئێکس بەتوانی دوو لەسەر دوو. تاواوکاری یەک چیەکە ئەوە تاواوکاری یەک دی ئێکس ئێکسەکە زایدەن ئەی تاواوکاری ئێکستوان سالب دوو چیەکە ئەکاتە سالب یەک لەسەر سالب یەک کۆسی. تاواوکاری بە ڕادە بە ڕادە وەرمانگرت ئێکس دووجا لەسەر دوو توانین وا جوانترە بڵین یەک لەسەر دوو ئێکس دووجا ئەوە هەر ئێکسەکە وەکو خۆی سەیری سادەکردنی ئەم بڕێ بکەن. ئەم سالبیەکەی ژێرەوە بێنە پێشەوە ئەو زایداکە بەچی ئێکا بە سالب بمە سالب ئەم ئێکستوان سالبیەکەش بێنە خوارە ببەچی یەک لەسەر هەر ئێکسێ توانەکەی سالب بوو بێنە ژێرە بێتە یەک لەسەر ئێکس. ئەنجا ئەگەر بمانێ پاسادانیکەین تاوان پاسادانی بکەین ئەمە داتاشایی وەربگرین ئەبێ کۆتا ڕادە بڵین کۆتا هەنگاو داتاشایی وەرگین ئەو کاتە داتاشایی وەرگین ئێرەمان دەستەکەوێت ئێرەمان دەستەکە چکە لێرەوە سادەکراوە. ئەمەش ئەگەر کەتمانەوە بەڵام ئێمە قسێکمان کرد لێرە ئێستا وتمان ئەگەر لە ژێر کەرتەکە یەک ڕادە هەبوو ئەوەی بینە سەرەوە ئەگەر دوو ڕادە هەبێ ئەو کاتە چی بکەین ئەم سەری ئەم نمونەیە بکەن نمونەیەکی گرنگە لە مەزەمەکەتانە پێم وا بێتیانە گۆڕاوەکانم کردووە بەوای قەید چێکە با ئێکس بەکار نێنم باوای ئەوە کێشەیەک نییە لە گۆڕاوەکە باشە لە مەزەمەکەتیانە بینوسن خراپ نییە. وای توان چوار ناقسن 16 لەسەر وای ناقسن دوو ئێمە وتمان تەواوکاری ئەم کەرتەمان نییە. ئایا ئەمەش وەکو ئەم ئێکس دووجای ببینە سەرەوە ئەو نابرێتە سەرەوە دوو ڕادەیەگە بەس وایەکە وایە قەینە کەواتە ئەمە لێرە ببی لە ڕێگەی تر بکەیتەوە. ئەگەر جوان دقت بین وەکو ئامانج ئەوەی سەرەوە شیتەڵە بێیاننا
وای توان چوار ناقص 16 جیازینیان دوو جایە ئەبێتە وای دووجا ناقص چوار وای دووجا زائیدەن چوار لەسەر چی وای ناقسن دوو بەڵێ تەڵام بۆ یەشی تەڵەکەین بۆی کورتکردنەوەی ڕووبە بەڵام لێرە کورتکردنەوە ڕوونایە بۆیە ئەبێ جارێکی تر وای دووجا ناقسن چوار بکەین بە وای ناقص دوو وای زائید دوو ئەمەیان بوو وای دووجا ناقص چوار بوو ئەی وای دووجا زائیدەن چوارەکە وەکو خۆی ئێهێڵینەوە کات ساعت چەندە لایەوە 5 دقەیەکی تر فرسەت ئەم نمونەیە گرنگ بوو لێرە بەڕاستی لەسەرەوە شتڵمان کرد بە دووکەوانە جارێکی تر وای جا ناقشاریشمان کرد بە دووکەوانی تر وایە ئێستا ئەتوانین کورتکردنەوە ڕووبە چی و چی ڕوە وای ناقص دوو وای ناقص دوو ئەڕوا چیمایەوە ئەم دووکانە میمۆیە کرد نەما وایە بەم کورتکردنەوەی کرد نەماوە ئیتر عینە نمونونەکەی پێشەوە ئەم دووکەوانەیەش ئەبێ چی بکەین ئەبێ ئیلا بیکەینەوە چکە لێشە تاوکاری ناتوانین وەرگین یەکەم زەربی هەردووکیان دووەم زەربی هەردووکیان وای زەربی وای دووجا چیەکە وای سێجا وای کەڕە چوار ئەکاتە چوار وای ئەی دوو کەڕە وای دووجا دوو وای دووجا دوو کەڕە چوار ئەکاتە هەشت دی وای سەیریکەن نەکەتی تیامە نە کەوانە و لێکدانەوانی تیاماوە ئێستا ئەتوان تاواکاری وەرگم تاواکاریەکەش ها بزانم چەند ئاسانە وای توان سێ یەکەم ڕادە بە ڕادە وەریگرن وای توان سێ بە چەند وای توان چوار لەسەر چوارتر هێمای تاواکاری و دی وای ئەوانە وتمان هێماکە لاچێکە تاواکاری وەرگن ئەی چوار وای بێ بەچی چوار وای دووجا لەسەر دوو چکە وای توانی چەنە یەکە ئەی ئەمەی تریان ئەو وای دووجایە یەکی بە زیادکە ئەبێ بە دوو وای سێجا لەسەر سێ ئەی هەشتەکە ئەبێ بەچی ئەبێ بە هەشت وای زائیدەن سی ئەگەر کورتکردنەوە هەبوو تەمان کورتکردنەوە بکە چی ماوە کورتکردنەوە بکەین دوو چوارەکە بەسەر دوایەک بەسەر دووە دوو ئەوە چەند نمونەیەکی گرنگ لەسەر یاسای یەکەم دووەم سێم چوارەم پێنجام ناوبڕێکی کورت و دوایی دێنەوە خزمەتان بۆ تاواکردنی 5 یاسای تر لە تاواکاریە